لە ئێستادا وێنەیەکی تایبەتی هونەرمەندی کۆچکردو هادی مەحموود بڵاوەکرێتەوە لەلایەن یەکێک لە ڕۆژنامە نووسەکانەوە کە ئەویش مەریوان مەسعودە لە پێگەی تایبەتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وێنەیەکی پۆست کردو و لەژێر وێنەکەیان و سیوێتی کە ئەمە دواوێنەی ئەم هونەرمەندەیە کە بە کامێرای کوردستانی نوێ گیراوە و وا بڕیار بووە وەک ڕێکلام بەکاربهێنرێت. ڕۆژنامەنووس مەریوان مەسعود لە پێگەی تایبەتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وێنەیەکی هونەرمەندی کۆچ کرد و هادی مەحموودی پۆست کرد و لەسەری نووسیوە ئەمە دواوێنەی حەمەتاڵی هونەرمەندی خۆشەویستە کە بە کامێرای کوردستانی نوێ گیراوە و بڕیار بووەکۆ ڕێکلام بەکاری بێنین بە ڕەزامەندی خۆی وتی کوردستانی نوێ و خۆی وچێتی کوردستانی نوێ هی خۆمە و سەردەمێک تەنیا من کوردستانی نوێم لە سلێمانیدا بەشتا کرد ئەمەش شانازیەکە بۆ من ڕێکلامی بۆ بکەم. ئەو ڕۆژنامەنووسە لە درێژەی پۆستەکەیدا نووسیوێتی کە بەداخەوە ئەو هونەرمەندە فریای ڕێکلامەکە نەکەوت.